اللي بينا راه دي نها بانجشا هالبجارتين خلاص عشان يا برلمان العراقي دقو بيتكا خدا دهارا ما خدا جرمه جلك هر آلي هول ده لجور سياسات أخوة لجور دسكيبتين خو لجور بيرو برنامج خو لجور سقل خاصة قاخو بيجمان بانجشا هالبجارتين بكده شارش في بروساي كديمقراطية ده بتشتكي باوة بارتي ديمقراطية كردستان جدا جهم آليندن برنامج خبيري ديكه بحث برسنت خوي النتوين اجتماعي ديكه بحث وان آلنگاریان ديكه کو هاتی نهمبر کو حتى نها پرزگریکا بتایبتیه هرما کردستان دی چارچوب عراق ده چاره سر نبه دستور نه تبجی کرن و دخوازه جی گلو د عراق بیدا او چبکه ایدی های وجینه آریه دی چ ديكه بحثی ديكه یا نجبرکو کاروان هر برکا خود چ بردام ایدی رئیس دلدار رشید کاندید لیستا 275 یا پارتی لبازنه دهوک اول دهوک میوانه منه کاک دلدار دماتا باش به البته هر کسی که دخوازه به کاندید آن بر پسیارته که ور بگیره کومه که طموحان هيا و کومه که تجربه نوی هيا يعني سر کومه که بنمایانه دلدار وکی گنجه که دورا بردارش کو دورا و دوره که کشتو کالی کومه که رهان دنیو جغرافی جیانه البته چو وکر کو کاک دلدار دشرط مرجع نادا خو پارلمان عراق کاندید بکه گلو زۆر سپاس کاکە کار ڕێز و سڵاو بۆ هەموو بینەران و بۆ کوردستان 24 بەڕاستی من وەکو گەنجێکی پارێزگای دهۆک وەکو پارێزەرێک و مامۆستای زانکۆ ژمارە 13 کاندیدی ژمارە 13 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بە پێش خۆ پێشحالیەوە ئەمن کاندیدی لیستی سەرۆک بارزانیمە لیستی خزمەتگوزاریمە لیستی ئەو هەموو قوربانی دانەمە کە لە چەندین ساڵە پێشکەشی خەلکی کوردستانی کردووە بەڕاستی هەمومان دەزانین کە پارتی دیموکراتی کوردستان پارێزەری ڕاستەقینەی دەنجی گەلی کوردستانە لە هەموو عێراق و لە هەموو جیهان بۆیە من وەکو پارێزەرێک بڕیارم داوە کە بەشدار بم لەو هەڵبژاردنەوە بمە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بە فەخر و شانازیەوە چونکە پێمان دەکرێت خزمەتێکی زیاتر خزمەتی دەڤەرەکەمان بکەین خزمەتی هەموو ئەو خەلکەی پارێزگای دهۆک بکەن بە تایبەتی دەڤەری ئاکرێ و بەردەڕشێخان کە دەڤەرەکی کوشتتوکالیە دەڤەرەکی پڕخێر و بەرەکەتە بۆ هەمی کوردستان لە ڕووی کوشتتوکالیەوە هەرچەندە دەڤەری بەردەڕەش ساڵانی پێشووتر ئەوەندە گرنگی پێ نەهات بودان لە ڕووی کوشتتوکالیەوە بەرام بە خۆشحالیەوە لە ماوەی کابینەی پێشوودا چەندین جار سەرۆک وەزیران مەسرور بارزانی سەردانی قەزای بەردەڕەشی کرد قەزای شێخانی کرد قەزای ئاکری کرد لە ڕووی کوشتتوکالیەوە پێشکەفتنەکی بەرچاومان بینیوە بەڵام زۆر ئەستەنگ تێتە پێشمان لە ڕووی کوشتتوکالیەوە لەوانە لەلایەن حکومەتی ئەتیحادیەوە شەڕێک لەگەڵ ئەو جوتیارانە دەکرێت بە تایبەتی لە ڕووی تەسلیمکردنی حسەکانیان لە سایلۆیەکان کە ئەوە تابعی حکومەتی ئەتیحادیە و اختصاصی وانە ئەو مافەلیان دەستێنێتەوە کە حسەکی کم دەدرێتە ئەو جوتیارانە بە مقارنەکردن لەگەڵ بەشەکانی تر عێراق جوتیار زۆری چاندووە و بەرهەمی هاتووە و ناتوانانی تەسلیمی سایلۆ بکە هەروەها مافەکانیان نادرێتێ وەکو پارەکە کە تەسلیم کرا سایلۆیەکان تاخیریان کردە لە ڕووی ئەوەش ئاریشەکمان هەیە کە چەندین ساڵە حکومەتی عێراق تاخیر دەکا مافی جوتیارانی هەرێمی کوردستان لە 2014ەوە لەو ساڵەوەش دەبینین تاخیر کردا یەک لە بەرنامەکانم ئەوەیە کە من ئیترنێلم مافەکانیان نەدرێتێ مافەکانیان تاخیر بکرێ هەر لە ڕووی بەرهەمەکانی تری کوشتتوکالیەوە دەبینین کە دەڤەری بەردەڕەش بە تایبەتی لە ڕووی کوشتتوکالیەوە و چاندنی بەتاتە زۆرترین بەرهەمی بەدەستی ناوە و ئەو ساڵە دیتمان بە خۆشحالیەوە کە ڕاوانەی دەرەوەی کوردستانیش کرا و بوویتە ئەوەی کە کوردستان ببیتە وڵاتێکی بەرهەمهێنەر زۆر تشتی دیش هەیە کە بچندرێ لەوانە بەس ئاستەنگ بۆیان دروست دەکرێت لە ڕووی فرۆشتن کاک دڵدار هەڵبەتە قەزای بەردەڕەش لە ڕووی جوگرافیکەوە گرنگی خۆی هەیە قەزای بەردەڕەش بە سێ کوچکی سەرەکی دانێت لەبەرەوە پارێزگای دهۆک بە پارێزگاینێنەوە هەولێرەوە گرێ دەدات خۆم بەرنامەی مەیدانیم کردووە لە بەردەڕەش لەسەر مەسەلەی کشتتوکالی کە ساڵانە بەو شێوەیە کشتتوکالیە تەقلیدیە کە لەوێ دەکرێت
بای دەیان ملیۆن دلارە ئەگەر ئەمە سەردەمیانە بکرێت بەرهەمەکانیان لە بازار ساغ بکرێتەوە کە بچن بۆ ناوەڕاست و ژێری عێراق لەوێ بەربەست بوو دروست نەکرێت گروپە چەکدارەکان لەوانەیە بەرهەمێکە زۆر لەوە زیاتریش بێت کەواتە لەم چارچوەیەدا پێویستە چی بکرێت حتا ئێمە باسی گەنجانیش دەکەین خۆ دەزانی ینی پارتی حزبێکی گەنج چەندە بەتەمەنە بەس بەردەوام گەنج دەبێتەوە بۆ گەنجان چیتان پێەیە کە خۆشت گەنجی بێگومان لە ڕووی کوشتتوکاڵیوە بەڕاستی پێویستیمان بە خزمەتگوزاری زیاترە پێویستیمان بە گرنگیدانی زیاترە کە ئەو چاندنە بە سەردەمیانە بکرێت داوەکو بەرهەمەکان زیاتر لێ بکرێن و ڕەوانەی هەموو بازارەکانی عێراق و جیهان بکرێت لە ڕووی دیەوە کە ئەمن وەکو گەنجێک پارێزەرەکی گەنج بەڕاستی ئەوە چەندین ساڵە خزمەتی هەموو گەنجانی پارێزگاری دهۆکم کردووە و بە تایبەتی دەڤەری ئاکرێ و بەردەڕەش و شێخان لە ڕووی وەرزشیەوە کە ساڵی پار من بوومە سەرۆکی فەخری یانەی بەردەڕەش خزمەتەکی هەرە باشمان پێشکەش کرد کە بووینە پاڵەوانی خۆلی پلە دوی کوردستان بەڕاستی جێی فەخری شانازی بوو لۆ هەموو پارێزگای دهۆک و لۆ قەزای بەردەڕەش بە تایبەتی هەر لە ڕوویەکی ترەوە کە گەنجانی ئێمە لاوانی ئێمە هەرچیان پێویست بۆ لە ماوەی چەندین ساڵە مێژووەکە شاهدە کە خزمەتەکی باشمان لۆیان کردووە و درێخیمان نەکردووە لە هەر کار و چالاکێک بی لەلایەن ئافرەتانیشەوە بەڕاستی خزمەتێکی زۆرمان کردووە بۆ ئەو ئافرەتە بەڕێزانە کە مستحقی خزمەتگوزاری زیاترن بەڵام یێشتان پێویستە کە خزمەتیان بکرێ یێشتان پێویستە لە ڕووی یاساییەوەش هەندێک کار و کڕیار لۆیان بکرێ ئیشەڵا بچنە پەرلەمانی عێراق ئیش لەسەر ئەوە دەکەین کە گەنجانی ئێمە وەکو گەنجانی پارچەکانی تری عێراق بەشدار بن لەو چالاکێنەی کە دەکرێت بە دەعم و پشتەوانی حکومەتی عێراق کە دەعمەکی زۆر مادیان دەکرێت دەعمەکی زۆر ئەو گەنجانە دەکرێت کە ئیبداعات دەکەن کە تشتی نوێ دروست دەکەن کە بەڕات اختراعیان هەیە ئینشەڵا ئەوەش دەکەین ناو بەرنامەی کار هەروەها زوڵمەکی دیش لە هەرێمی کوردستان کراوە ئەمن وەکو کار و چالاکی وەکو بەرنامەی خۆم دامناوە بەڕاستی ساڵانێکی زۆرە وەکو ئاکادمیەک دەزانم کە بعثاتی دیراسات هەیە زەمالاتی دیراساتی ماجستێر و دکتۆرا هەیە بەڵام ئەوە بۆ ماوەی بەس یەک ساڵ باوەڕکەم دایتیانە کوردستان لە 2006 و لە پاشەوەی قەتع بووە ساڵانە ئەمە حەقەکمان هەیە لە عێراقی اتحادی کە دەرچووەکانی ئێمە یەکەم بنێنرێنە خوێندنی باڵا کە ماجستێر و دکتۆرایە لەسەر حسابی حکومەتی عێراق کە وەکو مافەکە مافەکی دەستوری و شەرعیمانە ئیشەڵە کار لەسەروەی دەکەین کەوانە بنێرێنن هەروەها دەرچووەکانمان ئەوانە یەکەم و دووەم و سێم ئەوانەش تعیین بکرێن بێنە دامەزراندن لەسەر میلاکی حکومەتی عێراق وەکو ئەوانەی تری پارچەکانی تری عێراق ئینشەڵا کارێکی جدی لەسەروانە دەکەین هەروەها وەکو تایبەتمەندی خۆم کە یاسایەکەم پارێزەر بوو چەندی ساڵە و مامۆستای زانکۆمە لە زانکۆیەکانی مووسڵ و دهۆک کار لەسەروەی دەکەین کە ئەو یاسانەی دەرنەچوونە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانن لەو خولەی پەرلەمان دەریان بچوێنین هەروەها ئەو مادەکانی دستوری کە جێبەجێ نەکرانە کە چەندین ساڵە زوڵمەک لەسەر هەرێمی کوردستان دەکرێت ئەوانە دەربچوێنین ئەو مادەنە جێبەجێ بکەین و ببنە ئەوەی کە خەلکی کوردستان ئیتر زەرەر بڵێ کای دڵدارەمە گرنگە کە خۆشت پسپورێکی یاسایی و مامۆستای زانکۆشیت ئەمە زۆربەی کێشەکان یاریمی کوردستان لەگەل بەغدا کێشە یاسایی و دەستوریە دەستوری شەکو دایکی یاساکان پێ سەدەکەی خۆت دەزانی کەواتە لەم چارچوەیەدا حتا بە پێی ڕاستپاردەی سەرۆی بارزانیش پێویستە کاندیدەکانی پارتی بۆ هەموو عێراق هەوڵ بدەن لەبەرەوە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە ناوچەکانی تری عێراقیش زوڵم لێ دەکرێت بۆ نمونە لە باشووری عێراق لە ڕووی خزمەتگوزاریە وازیان زۆر خراپە لە ناوەڕاستی عێراق حتا لەو هاوسەنگیەیش ئەو عقلیەتە تایفە گەریاش زۆرینەی سیاسی کە لە دژی پێکهاتەکانی تریش بەکاربێنن کەواتە لەم چارچوەیەدا بۆ جێبەجێکردنی دەستور و هاوسەنگی و تەعاملکردن لەگەڵ هەموو پێکهاتەکانی عێراق دیفاعکردن لە مافەکانیان تا چەند گرنگە ئێوە بۆ ئەمە هەڵویستتان هەبێ دەبی هەلوێسەکی جدیمان هەبی لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی کە ئەوە چەندین ساڵە ئەمە بە بەشە بودجەکی کەم ئەو هەموو خزمەتگوزاریە و پێشکەفتنەمان دیتیە لە هەرێمی کوردستان ئەوان هەستان محارەبەی هەرێمی کوردستانەکەن لەبەر ئەو پێشکەفتنە بەڕاستی دەبی ئەمە وەکو نوێنەری کورد لە بەغدا ببنە نوێنەری هەموو گەلی عێراق کە بچین
بە تەحەدا و محاسبەی ئەوانە بکەین بۆ لە بەسرا و لە عمارە و لە سەماوە و لەو ئەمبار و لەو شارانەش پێشکەفتنەی ئەوەندە نەبیت کە ئەوان بەشە هەرە زۆری بودجەی عێراقیان لە دەستە و کار و چالاکیان نەکردیە خزمەت گوزاریان نەکرێ بۆ ئەو ملەتی عێراق ملەتەکی مەحرومە ملەتی عێراق ملەتەکی ئەوە چەندین ساڵە لە ناو ئێش و ئازار دەژی بەڕاستی ئەوانە کەم تەرخەمێکی زۆریان کردووە هەرچەندە برادرانی ئێمە تەقسیرە نەکردە پێشتر بەڵام دەبی زیاتر ئیشیان لەسەروەی کردبە کە بچن ڕقابە لەسەر ئەو پرۆژانە بکەن کە لە خواروی عێراق دەکرێت لە ناوەندی عێراق دەکرێت لە پارێزگای نەینەوە دەکرێت لە پارێزگای کەرکووک دەکرێت بۆ ئەوەندە ساڵە خزمەت گوزاری بەوانە نەکرایە لەو بەشە بوجە زەبەلاحەکە پێیان دەدرێ بەڕاستی گەندەڵیەکی زۆر هەیە لەوێ محاسبەنیە لەوێ کەس محاسبە نەکردیە هەموو تەرکیزی نوابەکانی عێراق کە نوێنەرەکانیان لەسەر ئەوەی بوو کە هەرێمی کوردستان بۆ نەفت دەنێری هەرێمی کوردستان بۆ ئەو خزمەت گوزارێنە دەکا بێن محاسبەی بکەن کە ئەمە چەند فەرمانبەرمان هەیە کە ئەمە چەند موچەخۆرمان هەیە لەوێ بە ملیۆنان موچەخۆری وەهمی هەیە و بە ملیۆنان گەندەلی کراوە کەس محاسبان نەکرێت بۆیە دەبی ئەمە وەکو نوێنەری کورد لێرێ وەکو گوتم دەبینە پارێزەری ڕاستەقینەی خەلکی گەلی کوردستان دەبینە پارێزەر بۆ ئەو خەلکانەی تری مەزلومی عێراقیش ئیتر نێلین گەندەلی لەوێش بکرێن نێلین ئەو ئەندام پەرلەمانای عێراقی شۆفینی کە بێن محاسبەی هەرێمی کوردستان بکەن لەسەر ئەو هەموو پێشکەفتنە ئەوان محاسبەی هەرێمی کوردستان دەکەن و تەحەدا لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەوەی ئەمە ئیتر پێش نەکەوین ئیتر ئەمەش وەکووان پاشکەوتوو بینە ببنە پاشکۆی ئەوان بەڕاستی پێویستە لەسەرمە وەکو نوێنەرانی کورد ئەو کارانە بکەین بۆ ئەوەی گەلی عێراقیش بزانین کە پارتی دیموکراتی کوردستان هەموو مافەکانی گەلی عێراق دەپارێزی پارتی دیموکراتی کوردستان پارتی هەموو عێراقا دەبینە پارتی یەکەم هەموو ساڵێک لەسەر عێراق پێمان دەکرێت کە یاسای هەڵبژاردنیش لەو خوولە بگۆڕین بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو شارەکانی عێراق نوێنەری هەبی لە هەموو شارەکانی عێراق ئۆفیسی بکرێتەوە و لە هەمی شارەکانی عێراق خزمەت گوزاری پێشکەش بکات. بەڕێز دڵدار ڕەشید کاندیدێ لیستا 275 پارتیە دموکراتە کوردستانی لە بازنادوەکێ سەرکەتی بی کاک دڵدار گەلێک سوپاس.